پرسیاران لە زانایە کرد ئایا کەسی نوێژنەکەر حکمی چییە لە ئیسلامە؟ حکمی کەسێک نوێژ نەکا چییە لە ئیسلامە؟ ئەویش فەرمووی حکمی ئەوەیە دەستی بگری و بیبەی بۆ مزگەوت. حکمەکەی ئەوەیە دەستی بگری و لەگەڵ خۆتا بیبەی بۆ مزگەوت. ئەوە حکمەکەیەتی لە ئیسلامە. خۆ تۆ قازی نیت تا بڕیاری شەرعی لەسەر جێبەجێکەی، خۆ تۆ مفتی نیت تا ئیقامەی حوجەی لەسەر بکەی. تۆ کەسێکی عەوامی دوێنێ خۆتیش دەستی کردوتە نوێژکردن، ڕۆژێ لە ڕۆژان خۆشت وەکو ئەو نوێژنەکەر بووی. ئەمڕۆ دەوڵەتی ئیسلام نییە و حکم و شەریعەتی ئیسلام نییە، حاکمێک و دەسڵاتدارێکی وان نییە کە ڕاگەیاندن و زۆربەی شتەکان مسەخەرکە بۆ خزمەتی ئاینی ئیسلام تاوەکو خەڵک لار نەبن. پەروەردە ئەمڕۆ پەروەردەیەکی مسلمانانە نییە. بۆیە کاتێک تۆ کەسێکە بینی نوێژنەکەرە، جۆرەها سەبەب و هۆکار هەیە وای کردو کابرا نوێژنەکەرە، جۆرەها سەبەب هەیە. لەبەرەوە یەکسەر تۆ ناتوانانی بەدوایەوە بگەڕ بزا حکمی شەرع چییە و شەرع چی ئەڵێ و عولەما چیان و تۆ عولەما کاتی قسەیان کردو لەسەر ئەم بابەتە دەوڵەتی ئیسلام بووە، پەروەردە پەروەردەیەکی مسلمانانە بووە، حکوومەت لە پێی شەریعەتی ئیسلام حکمی کردووە، ڕاگەیاندن وەکو ئێستا نەبووە. بۆیە فەرقەکە. لەبەرەوە خۆشەویستەکانم زۆر بەدوای هەندێک مەسائلە مەگەڕێن کە ئیشی تۆ نییە، بەڕاستی کە کاری تۆ نییە. ئەوەی کاری تۆیە دەستی خەڵکی نەزان و نەفام بگری بیبەی بۆ شوێنێک تاوەکو لە ئیسلام شارەزا ببی. بۆیە ئەو مامۆستایە بەڕاستی جوانی فەرمووە.